پێویستیەکانی ڕاوکردن لە سەر دەریاچەکە کۆ دەکەنەوە و تاوەکو ڕۆژی 15 حوزەیران ناگەڕێنەوە. ڕاوچەکانی دەریاچەی دەربەندیخان بڕیاری ئەوەیان بەدەست گەیشتووە لە ئەمڕۆ ڕاوی ماسی قەدەغەیە و ئەوانیش ئەمڕۆ کۆتاکاری ڕاوکردنیان ئەنجامدا. وەڵای ئەمڕۆ 5 ئیتر ئەمڕۆ کۆتا ڕۆژی ڕاوماسیە هەتا 15 سەد ڕۆژەکات. ئەم سەد ڕۆژەی من پابەندی بە یاسا و بە ڕێنمایەکانەوە. ئەم ڕاونەکردنە کاتەکەی زۆرە. بۆ ڕاوچی زەرەری هەیە قازانجی نییە. لەبەرەوە هەنێک کەسی نامەسوول لەو سەد ڕۆژە ڕاوەکەن هیچ لێپرسینەوەکان لێ ناکرێت. ئەوە نەوێ زەرە دەدەن لە ماسی و لە سامانی ماسی هیچ ئیسفادێکی ڕاوچی تیان نیە سەد ڕۆژ. بەس حکومەت زۆر کەم تەرخەمە لە ئەوەی کە ماسی بێرێ بیکاتە ئەو بەحرەوە ئەنواع ماسی هەیە لە وڵاتان هەیە معلوماتمان هەیە. وەڵاهی من ئەتوانم بڵێم لە سا 60 ئەم سنوورە دەوامی هەیە کە تێڕاوە ماسیەکە لە سا 60 موچەخۆرە تێگەی چەند کەسێک چەند نیوەیەکی بەشێکشی بڵێن هیچ موچەیەکی نییە ژیانی لەسەر ئەو ڕاوماسیەیە. وەڵا داواکەین تەبەن بە یاسایەک ڕێک بخرێ ئەمە شتێکی باشە بۆ هەموو کەسێک. ئێمە حەزەکەین ئەگەر زەریبەیش بێ زەریبە بدرێت لەو کەسانەی کە ڕاوچین. پۆلیسی دارستان و ژینگەی هەرێم دەڵێت بڕیارەکە بۆ پاراستنی سامانی ماسیە و وەرزی گەرەدانان لەلایەن ماسی دەریاچە و گۆماوەکان و ڕووبارەکان لە مانگی ئازاردا دەست پێ دەکات. دیارە ئەمە لەبەر پاراستنی ماسیە لەبەرەوەیە کە ئێمە بتوانین سامانی ماسی واتە ماسی بپارێزین. لەم کاتانەیە ماسی گەرایەکی هێزگار زۆرە گەرای زۆری هەیە واتە گەرای زۆری لەزگایە بۆیە ئێمە ئەم قەدەغەیەمان ڕاگەاندووە بە هەموو شێوەیە ڕاوکردنمان قەدەغە کردو هەتاوەکو 15 واتە کۆتایی 15 واتە 16 ڕاوکردن ئاسایی ئەبێتەوە. هەموو ساڵێک وەزارەتی کشت و کاڵ لە سەرەتای مانگی ئازاردا قەدەغەی ڕاوەماسی ڕادەگەیەنێت. قەدەغەکردنەکەش تاوەکو ناوەڕاستی مانگی حوزەیران دەخایەنێت. کەمبوونەوەی ڕێژەی ماسیش گرفتی ڕاوچەکانە و دەڵێن حکوومەت وەک پێویست پەنجە ماسی ناخاتە دەریاچەکانەوە و ڕاوکردنی نایاساییش زیادی کردووە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندیخان.